دوينك غدا او تشي وماكسي لبرتها اخر رنگي بيازي من كايبين مزاين شلون كلب ها جاري كشتي وانا برنكي لبردك ايوه بجديتها ولا او هنم والله او هنم بس بلم لي مكا يا مدى خوازي هاكا من نارا كان توزي قيسي شمان نابي الرازيان كم انا بو جاري ببلا كان داري كاكا تيان مقينا جاري بهم نارا كان رازي كم او دو خمت تيبي كم خم بقول باني وبواني باوكي جان أزاين شون كاك شوكي جان أوا قرز نازلت هو بو مهيتو ببيعنا بينا له يلا دي بخواي جينا خاوش وانا بوني تبقى حافظ باوكي جان جاني باوكا ما بصا عربي داوي إنشاء لكن أتواني يارمتين بي بوك تشكم من كردي كم فولة تاكو بعربي بو بنوسم عشان بالله من دو كلمة زانم بسيولن فتاحو أقشتيك جدود بيولن بديع باوكي جان كم فتحني وتفاحة والله رازقي أي كشان بديعنية بعيدة والله هو ده اخذ أوي ابويا لما يسعى علي من شو زانم كتيمن كنت وانا كي باوشي خوي بلا باوكي جان كنت تاقانا كي باوشي خوي بلا باوكي جان كنت ناس دارا كي من باوكي جان شيتو امتحان بها تصغر أقصب كي اوي راسي بي كنت وانا كي باوشي خوي طب باوكي جان برنا موضوعك أدويت شي بلي زين شون نيك هي موضوعك هي ما يريكم يكسر فرو كنت ناس دارا كي باوشي خوي بابا شنو سرطان بلا باوكي جان علم حين تو حزب تنيايناكي كتيمن لا والله باوكي جان وني شكرتو هاي بروسجيان هي هستجيان هي تينا قشت يعني مقصدم نازم شون تيبينم كسن ناس دارك كي باوجي خوي تي باوكي جان أتي بلي تشي بيلا خيراكا علم هنا تو بيدي دايك ناكر والله والله باوكي جان شون بيريناكا هاي دايكي جان باوكم چەند باش تا ئێستا پەیمان تازاکەت و کە لەگەڵ هەر لەگەڵ تۆیا بێ ئەرێ بابە پەیمانێکی کوامرشتی واموتووە بۆ لە باتی من قساکەی ئای زۆر سەیری ئەبرە سەعیکە بکە دێسا ئەمرن نەمێنێ هەستیم بۆ بانکە لێوە وتم ئۆخی تێگەیشت هەستی بەڵێ باو ئەوەرە ڕۆڵە هات وەی هەستی یانی شکوور بەزەم کوڕم نیەتی باوکیان باشی ڕێزوانەکەی باوکی خۆم بانە بم باوکیان تاکانەکەی بابە گیانی باو ڕێزوانەکەم گیان ڕە ئازاکەم باو دەگیان لە چییە؟ کوڕی من شێرە قوربانم بێگومانە تۆ بمان ماوەتەوە تۆ شێر بیتەوە منی شێرە بم ڕێزوانەکەی باوکی خۆی باوگیان ئیشمە چیتر هەناسەکەم هینێ مۆزوعێک هەیە هەستی بەجددی جوان جۆم بۆ بگرە تۆ لە هەمویان ئاقڵتری قوربانم مای بێگومان تاکانەکەی باوکی خۆی خوا باوگیان تاوشتر لێ نایە ئەوە مۆزوعەکە تۆزێک نازانم چۆن تێوگەی نازانم قەت وا نەبوویتە ئەڵێم هەستی گیان باو بڵێ ئاقلانی کەلانی تۆ هەز بە تەنیایی ناکەی ناوەڵا با لەخوا بزابێ ئەیمان چی خێزانێکی کنجیلان و جوان ئەوە تا تۆ هەی تەمەنت درێژ بێ پەیام گیان کاکە برووسی گیان وا بۆ میش تێناگە چی تێبگەم تۆڵی تەنیانی نەوەڵا تەنیانی یعنی مەبەستم ئەوەیە کوڕەکەم بۆ تێناگەی لە من نازانم چۆن تێگەێنم هەم تۆ بیری دایکە ناکەی وەڵای باوە گیان هەی دایە گیان نییە ئەزیزە ماڵی چۆڵ کرد بۆ من بەڵام دا ڕۆحت ئاسوودە بێ باوکم پەیمانی نوێ کردێتەوە کە هەروە بمێنینەوە هیچ ژنێک نێنێ ئەرێ بابە پەیمان نوێکردنەوەی کوا مرشتی وام وتووە کوا شەکری وام شکانەوە مرد دوو مرێ یە بۆ تو ڕابی بە تەمای چیت پێم بڵێ ئەمرن نەمێنێت وەختی نییە ڕۆژی کە تێدەگەن مەسەلاتۆ هەسەلاتە دێبڕە فردی پەیمانی تێدەگەی بێتەوە ئەمرن نەمێنێ بۆ خاتری پێغەمبەر يا الله يا الله پێغەمبەر خێر أخذ خوا وەزع باوکە خێر معقولە مامۆسا لە زانست و زانیاریە دوو یاومەتێ باوکەڕە دوو لە دا کوردن وەڵا هەی وڵا دوو لە ساڵ قڕ باو تەپڕی سەرم جاکڕم خۆ هەر چاون و قەنات و سێ زەڕ لێ با حەوش دێگەرێنا بەخوا مامۆسا بەڵای ما باوکەت خوا وەغەت يعني مامۆسا وای لێ هاتووە غەدر لە کوڕی من کە دوو
خەمن نەبێت چی بکەی مامۆسا؟ ئێستا ئەچمە سەری بزانە چی پێەکەم آخر خۆمخۆنا ئەی خاڵشوانە؟ نه ئامان بلە نەگەیشتیوە آخر خاڵم ورە بێعەقڵ خاڵە شوانە هەفتا و پێنجێکی پێ هەبلە سەلام و عەلەیکوم دەچی پیانێ وەتەتەتەتەتەتە سیچ لێ بکوژە من قوڕیش بکە بەسەر خۆما بلە بۆ خاتی خوا آخر باوکە وەڵڵای چەند سێرەکەم بە قورئان سیقەمەتون وەرە لەگەڵ باوکی خۆت وەرە لە من ڕانابینی من ناترسم آخر باوکە وەڵڵای یەک شیشیان پێ ناخۆش نەبێت ڕێز و حرمەتمە پشیلێکی سوورمانەوە تۆ زیرەوە لێ کردو بەسا ئەدەبسس پێشم کەەوە بزانێسە چی بووەکەم بڕۆین ئەبا بۆ کۆ جانتایان دەدانیە دەباش کوتانەکە و دانێ بڕۆ وەرە پێشم کەەوە یاخوا بەخێر بێت یاخوا بەوەی مامۆساجیان ئەمرکەن ئەمە بستیتیان نیە وەڵاهی خواردم خۆکتب مامۆستا بە حەقەت زۆر لێو عاتسم ئەخ بۆ سەبەب عشرەت بیزانیە خوا ئاگای لێ هەمووی بە ئاربیجی و بیکەیسیەوە پێشی بڵە زۆرین ئەزای چی لەوە چێت تۆ بە غەڵەت هاتبێت یعنی ئاربجی بۆ چی بۆ لای منێ من مامۆسایەکی داما و نەکبەتم مامۆستاجیان دوعای خێر بکە خاڵەشوانی نەیزانێ بە ناموسم خاڵەشوانی کەرێکە بە توا پێڕوە نەبا حات بە هەفتا و پێنجی هاتە بۆ ئەمایت ئەم شەو ئەزی بەزینوی ئەمایتەوە ئەخ باشە چیم کردو ئەمرکەنیەوە مامۆستاجیان چی نەکردو کوڕەکەم معقول لە زانیاریە دوو لە دەبێنێ ئاخر بۆ بکەوێ بۆ ساقیت بێ کاکە خۆخەتای من نییە خۆی هیچ نازانێ بڵێ بزوێنی کورد داجا بنێ بزوێنی کوکەی مشکلی مامۆستا لە بەرچای خۆما پرسیایی دەکا جارە من هەرچی احتیمادم هەیە لەسەرم کوڕەمە دەیخوا لێ نەسەنگە من پرسیایی لە تووەکەم بەڵێ نان چەنی بە هەزارە 6 ئەمە کە ئەچێ بەیانیان بۆ نان دەنانی ئێنێ بە هەزار دە وەڵڵاهی لەوانەی بیتزێ باشە بابەت چی بتزێ ئەو خۆی خۆشیانەوێ هەموو بازارەکە خۆشیانەوێ یەکسەر دەی ئێنێ باش تۆ وایە دە تۆ وازەوە بێنە من پرسیارێکی لێ فەرموو پێم مان دوورە یا ئەفریقا جوابی بەرەوە یەکسەر دوای بۆمە مانگ نزیکترە مانگ نزیکترە بەڵێ. کورە عی بە ڕۆڵە کەشت نازانی لە خۆتەوە میڵێ ئاوە ئەفریقا ئاوە بەڵام مانگ ئەمەngە دوورە نەبێتەوە ئەخۆ دەمامەساوان نیە وەڵڵاهی دایمە شوێنێ حوزە ئەو مانگە ئەواکەم دایەگرم خۆ بە قسەی تۆ نابێ بەساقە بم سەرشێتم مەکەن ئێوە وام لێ بکەن ئەسڵان هەر فرم بە جمهوریەتەوە نامێنێ یەک پرسیاری کەوریە بیکە سەرچاوی شیرەمەنیەکان و گۆشت لە شۆ زۆرە باوکە بڕۆ جواب ئەکسەر زۆر ئاسانە سۆپەر مارکێت چاچی نازانی قڕ بۆ سەرەی من بەخوا تاماوی ناگەیتە دووی ابتیدایش باشە مامۆستا تۆ بۆ غەدری لەکەی کاکە وەرە ئەوە دوکانی کا حەمە عەلیەوە تا مارکێتی هەیە وەرە بە کاتۆن شتیری بۆ بێنم وەرە بە کاتۆن مریشکو بۆ بێنم یەک پرسیاری کە لێکم باوکی زۆر زیرەکە لە خۆ زیرەکترە ماشەڵڵا بیکە باشە لەم فەسڵەیە هەنا زۆرە و هەناری شیرین و هەناری باش لە شۆ زۆرە لە پرسیارە باوکە پێمان ڕابێنی مامۆستاوە پرسیارە ئاکسە دوای بەرەوە باوکە بە حرمەتی جۆ جناب عیبە جوای زەیدی یەکسەر علوەکە ئەوە جوابە کۆرە چاپڵی چی بۆ لێ باوشی ئەو تەلەبەیە نازانم ناوە چیە تۆ باشە بۆ ئاخر سەبەب یعنی چی عیندە علوە نییە هەیە باوکم بە حیسێتم بە پیکا بۆ تێمە دەرەوە هەیدە مامۆستا زۆر سەیرە مامۆستا باشە یەک پرسیاری جێ بیکە باشە پرسیاری چکە چ شتێ لەگەڵ نانی بەیانیان ناخورێ ئەخت خوا باوکە وەڵای لەبەر حرمەتی جەناب ئەمە قەینە حەڕەکە هەموو جواب بەرەوە ئەدەبسس مامۆستاتە دوای بەرەوە خوا هەر خۆم نانی ئێوارە ئافرم گۆرە بەخوا 10 دقیقە لێرە بن هەر شێت مەکەن یا من ئێوە بەجێڵم یا ئێوە من بەجێ بێڵم کاکە مۆستا ڕجال لێکم کاکە خەریکە شێتمانەکەی ئەوە تا کوڕەکەم ماشەڵڵی تووتیە موش لێگەڵێتەوە ماشەڵڵای لێبێ جوابێ و تەلەفونە بەرەوە بە قوڕ نەگیرێ مامۆستا نایناسم ئەلو کاک عوسمان گیان چۆنی؟ باشی قوربان؟ سەر چا فەرموو کاکە گیانەوە بروسکی کوڕ فەسڵ کرا لەبەر ئەوەی فەیسبووکێکی بەناوی منەوە داناوە و ناوەی بۆ هەموو مامۆستاکان ناردووە داوای ئەسئلەی ئیمتیحانەکانی کردووە ئەوای وایان زانی و منی نەیانزانیوە هەموو ئەسئلەکانیان بۆ ناردووە جا لەبەر ئەوە فەسڵمان کرد باشە قوربان؟ وعافیس